سڵاتان لێبیتن هەموو لایەک بەخێر بن. لێرەدا ئێستا دەست دەکەین بە پروفونگەکی تاقیکردنەوەیەکی دەکەین کە 30 پرسیارە. بەشی یەکەم بەشی سەرەکی گونشتۆف 20 پرسیارە و بەشی کلاسە 20 10 پرسیارمان هەیە. لە بەشی گونشتۆف با دەست پێ بکەین. یەکەم پرسیار دەڵێتن Was ist zu tun, wenn Sie während der Fahrt Anzeichen von Müdigkeit spüren? چ دەکەی کاتێک لە کاتی لێخوڕیندا نیشانەکانی ماندووبوونیەتی سەر هەڵدەدەن؟ یعنی سیارەی لێدەخوڕی هەست دەکەی هیلاک و ماندی چ بکەی؟ ئێستا یارمەتی دەرت دەبیتن ئەنغینگە موزیک هۆیان گوێ لە مۆسیقایەکی بگری کە هانت بداتن ئێنەرژیت پێ بداتن با بڵێن گوێ لە چ گۆرانێک دڵخوازی خۆتە چ هونەرمەندێک حەزت لێ گوێ لێ بگری ئارام شەیدایە ڕۆمی هەرچیە عەزیز وەیسیە یان عەبدولقەهار زاخۆیە بەهەرحاڵ هەتا گۆرانەکە تەواوی لەگەری هەڵدەپەڕی بەس پاشی گۆرانەکەی زیاتر هیلاک دەبی کەواتە یەکەم هەڵەیە باشە یەکەم هاوکارت نابی دووەم sich an frischer Luft bewegen ڕاستە هەوایکی پاک هەڵمژە بەڵام پێشی ئەوەی کە هەوایە پاکەکەی هەڵبژی چییە unverzüglich eine Pause einlegen ڕاستەخۆ پاوزەیەکی وەرگرە لادە لە شوێنەچی und sich an frischer Luft bewegen ئەو جاوە دەبتە هەنگاوی دووەم کە لاددا هەر لە ناو سیارەی نەبی لەسەر کوشتنی هەرنەستی و بەس جامی بینی و خارەی دەستی لە جامی بینێ دەرێن نە دابەزە تۆزێک حەڕەکەی بکە کەواتە دووەم و سێم لێرەدا دروستن. ئێستا وەڵامەکان نەتیجەکەی نابینین چونکە تاقیکردنەوەیە باشە لە کۆتاییدا هەمومان بێکەوە نەتیجەکەی دەبینین جەماعەت. سپاسان دەکەم ئەگەر لایکی شاشە بکەن بەردەوام بن چونکە ئەو لایڤێ ڕێکۆرد دەکەم ئینشاءڵڵا ئەو لایڤێ ڕێکۆرد دەکەم هەوڵ دەدەم بیخەمە ناو یوتیوبی لەمەژە ڤیدیۆم دانەنای لە ناو یوتیوبی. Wie wirkt sich Müdigkeit beim Fahren aus? باشە ماندووبوونیەتی لە کاتی لێخوڕیندا چ کاریگەریەکی هەیە؟ ماندووبوونیەتی لە کاتی لێخوڕین چ کاریگەریش هەیە؟ ئەگەر ماندوو هیلاکی هەر سیارەت لێدەخوڕی کاریگەری چییە؟ ئەنگشخەینتە فڵانێم دەبان تێگەیشتنە سنوودا دەکات لەبەرەوەی تو ناتوانی تەرکیز بکەیت لەبەرەوەی ناتوانی سەرنج بدەیت لەسەر ڕووداوەکانی هاتوو. Nachlassen der Aufmerksamkeit ha یەکسەر دەرێت چێ سەرنجت دوا دەخات سەرنجت نایەڕی لەسەر لێخوڕینەکەی هەویان تەواوکەری یەکترین verzögerte Reaktion ئەگەر ئەتوو تێگەیشتنە سنوودار بیتن سەرنجت نەبی تەرکیزت نەبی لەسەر لێخوڕینی چییە verzögerte Reaktion کادانەوەشت درەنگ دەکەوی واتە درەنگ درک بە شتەکان دەکەیت کەواتە لێرە هەرسێک وەڵام دروست. دەچینە سەر پرسیارێکی تر پرسیارێکی ڤیدیۆیە لە ناو شاردا دەڕۆین خێرایمان 40 کیلۆمەترە پاسکە سوارێکمان لە پێشە ئۆتەلیمان دیارە پاسکە سوارەکە ئێلکاڤێک لە پێش لۆفەی پارچی کردیە باش ئەمە ئێستا بە پێشی بکەینەوە بە پێش ئەو پاسکە سوارەی یاخود سەبر و تەحەممولمان هەبی. پرسیارەکە دەرێت wie verhalten Sie sich richtig چۆن بە شێوازێکی دروست هەڵس و کەوت دەکەین چۆن بە شێوازێکی دروست هەڵس کەوت دەکەین یەکەم Ich überhole den Radfahrer zwischen LKW und Kurve. ئەمن لە بینی ئێلکاڤیەکە لۆریەکە و لۆفەکەی بە پێش پاسکسواری دەکەمەوە زۆر مەترسیدارە. ئەدێگەر ئۆتۆمبیلی بەرامبەر هات چ دەکەی شتیوا قەت نابی بکەی. دوو Vor Erreichen des LKW دووەم دەڵێ بەر لەوەی بگاتە ئێلکاڤێک یعنی ئێستا پێ لێدەنی دەسی بە پێش دەکەویەوە ئەوەش خەتەرە نابیتن بەڵکو ناختێ کۆڤە تحمل تەبیتن سەبر تەبیتن دوای ئەوەی کە لە لۆفەکەی تێپەڕی ئەو جا بڕۆ بە پێشکەوە کەواتە تەنها وەڵامی سێ. پرسیارێکی دوور و درێژمان بۆ هات In der Dämmerung kommt Ihnen eine landwirtschaftliche Zugmaschine mit angeschaltetem Beleuchtung entgegen. کە دنیا بەرەو تاریکی دەڕواتن مەغریبەیە چ لە بەرامبەرت دێتن ئۆتۆمبیلێکی کشتتوکاڵی تراکتۆرێک لە بەرامبەرت دێتن. Womit müssen Sie rechnen? دەبێت حساب بۆ چ بکەین؟ سێ وەڵامی دایتە تو. یەکەم Die Breite der Zugmaschine ist trotz der angeschalteten Beleuchtung nicht immer erkennbar. پانوبەرینی ئەو تراکتۆرەی سەرڕایەوەی کە گڵۆپەکەشی پێکردیە هەمیشە ناتوانین بزانین چەندە پانوبەرینە. ڕاستە. دوو Die Zugmaschine kann ein breites, schlecht erkennbares Arbeitsgerät mitführen. ئەو تراکتۆرە دەکرێتن دەستگایەکی گەورە و زەبەلاحی لە دوو خۆڕاکی شابی کار بە زەحمەت ببینێتن ڕاستە چکە لە دواوەیتی
Die Zugmaschine kann 2 breitere Anhänger mitführen. یاخود دەکرێت ئەو تراکتۆرە لە جیاتی عارەبانەشی 2 عارەبانی لە 2 خۆڕاکێشا بیتن. هەر سێک وەڵام لێرەدا دروست. پرسیارێکی تر وێنەیە. Sie wollen nach rechts abbiegen, wie sollten sie sich verhalten? ئەمە دەمانەوێت پێچکەینەوە بۆ دەسەڕاستی خۆمان ئیشارەتمان پێ کردیە پێویستە چۆن ئۆسکۆتکەینەوە پاسکە سوارە هەیە لێرەدا. لە وەڵامەکاندا den Radfahrer durchfahren lassen. بەڵێ ئەمە پاسکە سوارەکە ئیزن دەدەین با بڕوات چکە پێ دەکەوە. Vor dem Radfahrer abbiegen بەر لە پاسکە سوارەکەی پێچ بکەوە نەخێر Schulterblick durchführen بەڵێ دەبی ئاوڕێژ بدەیتەوە بۆ دەستە ڕاست بۆ ئەوەی کەوە هیچ شتێک لە ناوچەی کوێر دەبینی یان نا تەنیشتە خۆت. کەواتە یەکەم و سێیەم. پرسیارێکی ترمان هەیە. Auf einer stark befahrenen Straße mit mehreren Fahrstreifen haben sie sich zum Linksabbiegen eingeordnet. لەسەر ڕێگایەکی کە چەند سایدی هەیە جەنابە چوویتە سەر سایدی دەستەچەپ. Sie mussten nun stattdessen nach rechts abbiegen. کەچی ئێستا دەتەوێتن بچیتە دەستەڕاستی خۆت. لە دەستەچەپی دەتەوێت بچیتە دەستەڕاست. Wie verhalten Sie sich? چۆن هەڵچووکەوت دەکەی کە قەڵەباڵغیشە. Ich biege im großen Bogen nach rechts ab. سوکانی دەگری لە دەستە چەپەوە بەرەو دەستە ڕاست دەڕۆیت لۆ شتی واکو دەبیت. حساب لۆ خەڵکی دیکە ناکەی و دەزانی هەر بەخۆت لە جادەی یەکەم نابیتن. 2. Ich fahre mit eingeschaltetem Warnblinklicht rückwärts. چارفلاشی پێ دەکەم بە بەک دەڕۆمەوە یعنی ئۆتۆمبیل لە پشتت نییە ئەوەش غەڵەتە. 3. Ich biege nach links ab. چ دەکەمە من لێرەدا پێز دەکەمەوە بۆ دەستە چەپ. کەواتە لێرەدا مادام لە دەستە چەپ ڕاوەستاوی قەڵەباڵغیشە بڕۆ دەستە چەپی خۆت پێچکەوە بەلای چکەدا وڕۆ سەرخەتی خۆت. تەنها وەڵامی سێیە. پرسیارێکی ترمان هەیە. Sie möchten auspacken. Wie beurteilen Sie die Situation richtig? ئەمە لێرەینا لە لێواری زادەی پارکمان کردیە دەمانەوێت بچینەوە سەر جادەی کەواتە ئەو حاڵەتەی کە ئێستا هەمانە چۆن حکمی دەدەین. لە وەڵامەکاندا یەکەم von hinten kommende Fahrzeugführer lassen mir beim Auspacken meinen Vorrang. واتە ئەو شۆفێرانەی کە لێرە لە دواوە دێن لێم دەگەڕێن ئەمن بە مافی خۆم داخل بم لە پێشەوان داخلی سەرجادەی بم نەخێر لێرە ئەتوو مافت نییە بەڵکو دەبی چاوەڕێیان بکەیت. ئۆکەی کەواتە یەکەم هەڵەیە. دووەم von hinten kommende Fahrzeuge sehe ich erst spät. ئەو ئۆتۆمبیلانەی کە لە دواوە دێن ئەمن درەنگ دەیان بینم بۆ تەمەشاکەن چ لە پشتە ڕاوەستایە لۆریەکی گەورە قەبارەی گەورەیە ڕێگری دەکاتن لە ئاستی بینین کەواتە دووەم ڕاستە. سێەم von hinten kommende Fahrzeugführer sehen mich erst spät. هەر ئەمن نیم کەوا ئەوان درەنگ دەبینم ئەوانیش ئەمن درەنگ دەبین هۆکارەکەشی هەر ئێلکاوێکەیە کەواتە دووەم و سێم. پرسیارێکی تر. Bei welcher Substanz kann der Konsum vor oder während der Fahrt zu Fahruntüchtigkeit führen? کام لەو پێکاتانەی کە ئێستا باسی دەکەین لە کاتی لێخوڕین یان لە پێش لێخوڕین وات لێ دەکەن کە بە کەلکی لێخوڕین نەی واتە توانای لێخوڕین لەدەست بدەیت نەتوانی ئۆتۆمبیلی لێ بخڕی. حەشیش، کحول، کۆکاین هەرسێکی مادەی هۆشبەر. یعنی کە دەرێن مادەی هۆشبەر کحول ئەویش هۆشت دەبات سەرخۆشت دەکاتن خواردنەوەیکی کحولی سەرخۆشت دەکات. حەشیش و کۆکاینیش مادەی هۆشبەرن. ئۆکەی هەرسێکی دروستە. ڤیدیۆیەکی ترمان هەیە تەمەشاکەن لە ناو شاردا دەڕۆین خێرایمان 40 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لە گێچەکەی دیارە تەمەشاکەن ئۆتۆمبیل دەبە پێشمان دەکەویتەوە پەلەپەلیتی ئەو تااقەتی نییە چل بڕواتن ئاها دیتان یەکسەر هاتەوە پێشەمە و ستۆپی کرد. خۆی بەر لەوەی ئەو بێتە پێشەمە ستۆپی بکاتن ئەمە مەودای سەلامەتیمان لە بینی خۆمان ئۆتۆمبیل پێشە خۆمان جێبەجێ کردبوو کە لە ناو شاردا مەودای سەلامەتی نابی لە 15 مەتری کەمتر بیت کەچی ئەو کابرایە هاتە پێشەمە یەکسەر ستۆپی کرد مەودای سەلامەتی نەما. ئادی wie verhalten Sie sich richtig چۆن بە شێوازێکی دروست هەڵچوو کەوت دەکەی لێرەدا ئیش بغەمزە ئەب ئەم ستۆپ دەکەم لێرە بڵێ ستۆپ بکە چونکە ئەگەر ستۆپ نەکەی خێرایی چ لە ڕمبەی لێوە دەینی. Ich behalte meine Geschwindigkeit bei. دووەم پێچەوانەی یەکەمە ئەو خێرایەکەمە لەسەری بەردەوام دەبم نەخێر بەڵکو ich vergrößere den Abstand zum Einscheren. چ دەکەی
مەودای بینی خۆت و ئۆتۆمبیلی پێشە خۆت گەورەتر دەکەوە واتە ستۆپ دەکەی کە هەنگاوی یەکەم بوو هەنگاوی دووەم دوور دەکەویەوە لێ بۆی مەودای سەلامەتی جێبەجێ بکەی. ئۆکەی؟ پرسیارێکی ژمارەیمان هەیە ئێستا Sie mussten innerorts einen Elektroroller überholen, welchen seitlichen Mindestabstand mussten Sie dabei einhalten? ئەو پرسیارە زۆر ئاسانە. چێ وەڵامەکەی دەزانی؟ لە ناو شاردا دەمانوێت بە پێش سکۆتەرێکی بکەوینەوە کەواتە دەبێت چەند مەتر بینی بدەینێ کاتێک بە پێشی دەکەینەوە. باوکە ڕۆ ئەو برای دەڕێ 50 مەتر. کورجادە بەخۆی 50 مەترنی ڕەحمەتت لێبی. ئیڤان دەستخۆش مەتر و نیوەک 1,5 باشە مەتر و نیوەکە مەتر و نیوەک بینی دەدێ سکۆتەری پاسکەسواری کەسی پیادە ماتۆر مۆفا کاتێک لە ناو شاردا بە پێشی دەکەویەوە. دەرەوە شار چەند مەتر بوو چێ دەزانی؟ زوو بۆم بنووسن جەماعەت دەست لە لایکی هەرمەگرن ڕەحمەتتان لێبی لایکی شاشەکەی بکەن سپاسان دەکەم بۆی کە ئەکتیڤەکە زیاتر بەرز ببتەوە خەڵکی دیکەش زیاتر سوودمەند بیت. 2 مەترە دەرەوەی شار دەستان خۆش. پرسیارێکی تر Sie mussten links abbiegen. In welcher Reihenfolge bereiten Sie das Abbiegen vor? جەنابەت دەتەوێتن پێچکەیتەوە بۆ دەستە چەپ بکەواتە بەپێی چ ڕێزبەندیەک خۆت حازر دەکەی لە بۆ ئەو پێچکردنەوەی. لە وەڵامدا یەکەم Einordnen, Fahrrichtung anzeigen, nachfolgende Verkehr beobachten. Einordnen واتە بۆ نمونەت لەسەر سایدی هێڵی ناوەڕاستی دەتەوێت بچێت سەر هێڵی دەستە چەپ بۆی پێچکەیتەوە. Einordnen ئەوە یەکسەر سایدەکەی بگۆڕ بچێت سەر سایدەکەی تر یعنی خۆت جێگیر بکەیت. لا سایدی ناوەڕاستەوە بچێت سایدی دەستە چەپ خۆت جێگیر بکەیت. Fahrrichtung anzeigen ئیشارەتی پێکە nachfolgende Verkehr beobachten ئەوجا ئاگاداری هاتووی دواوە ئەوە کارەساتی لێ دەکەویتەوە. ئەوە غەڵەتە. دووەم Fahrrichtung anzeigen ئیشارەتی پێکە Einordnen ئەوجا سایدی بگۆڕە nachfolgende Verkehr beobachten ئەوجا ئاگاد لە هاتووی دواوی. ئەوەش کارەساتە. باشترین وەڵام و سەلامەتترین وەڵام چییە؟ nachfolgende Verkehr beobachten. ئاگاداری هاتووی دواوە بە چاودێری ئۆتۆمبیلەکانی دواوە بکە. بەچێ تەمەشای ئاوێنەی ناوەڕاستکە ئاوێنەی دەستە چەپ ئاور بدە و شولتە بلینکە پاشان Fahrrichtung anzeigen کە هیچ کەس نەبوو ئیشارەتی پێ دەکەی پاشان کۆتاشت چیە Einordnen ئەو کاتی دێ سایدی دەگۆڕی. دروستە تەنها وەڵامی سێم لێرەدا تەواوە. بچینە سەر پرسیارێکی تر wer muss in dieser Situation blinken لەو بارودۆخەیدا چێ دەبێ ئیشارەت پێ بکە چێ دەبێ ئیشارەتی پێ بکە لە وەڵامدا دەرێن ئەو کەسەی کە پێز دەکاتەوە چێ و چێ پێز دەکەنەوە ئەمن پێز دەکەمەوە بۆ دەستە چەپ سیارە سوورەکە ڕێک دەڕواتن سیارە شینەکەش پێز دەکاتەوە بۆ دەستە ڕاستی خۆی کەواتە لێرەدا دەڵێن ich selbst بەخۆم ئیشارەتی پێ دەکەم der rote PKW نەخێر der blaue PKW سیارە شینەکە ئەوە دەستکە گوڵک بۆ گەربێتەوە لە ئیمتحانی زۆر ئاسانە مهم مەگەر ئەو کەسەی کە تێنەگا بەڕاستی بۆ مەبەستی تێگەیشتنیش ئەوە یعنی باشترین چارەسەرتان هەیە باشترین چارەسەرتان هەیە بۆی کە بەو شازێک کە ئێستا لۆتان ڕوون دەکرێتەوە هەموو پرسیارەکان لۆتان ڕوون کرایتەوە بە 20 سەعاتی بە 30 ڤیدیۆی تەواوی پرسیارەکان بە تێر و تەسەلی لۆت و شەرح کرایە باشە بە نرخەکی زۆریش گونجاو ڕقەمی وەتساپیش لە هەموو شوێنێکی دیارە. Wo ist das Halten verboten لەکوێ ڕاوەستان قەدەغەیە لە وەڵامەکاندا دەڵێن vor Feuerwehrzüfahrten لە پێش دەرچەی فۆیڤێ ئاگرکوژێنەوەی واتە چونە ژوورەوە و هاتنە دەرەوەی فەرعی ئاگرکوژێنەوەی مەمنوعە باشە نابی لێ ڕابۆستی دروستە in Parkverbotszonen لەو شوێنانەی کە پارکردن مەمنوعە باشە گەل لە شوێنەک پارکردن مەمنوع بیتن یعنی ڕاوەستانیش مەمنوعە ئەوە پێوەرە نەخێر غەڵەتە و پێوەرە in allen Einbahnstraßen لە هەموو ئەو ڕێگانی کەەوە ئاینبان بیتن واتە ڕێگایە کە سایدی بەرامبەرت نەبیتن ئایا ئەوەش پێوەرە نەخێر تەنها وەڵامی یەکەم بۆ مەسەلەی فۆڤێرچوفاتە ئەو نمونەی یەکەم کە باسم کرد نمونەشی دیکەش بۆ نمونە ئێستا گریمان لە گەراجی بینای خۆمان لە بینی دوو بینە گەراجەکی گەورە هەیە شوێنەکەیە تایبەت لەسەری نووسرای فۆڤێرچوفات خوا نەخواسە ئاگر هەڵکردنەکە ئاگر لە شوێنەشی بەردەبیتن ئاگر کوژێنەوە دێتن
ئەو شوێنە نابێ هیچ کەسێک لەسەری ڕاوەستا بیتن، نابێ هیچ کەسێک ئەو شوێنەی شپێڕن کرد بیتن، کەواتە ڕاوەستان لەوێش مەمنوعە. ئۆکەی لەسەر شەقامی ئاسایی کە بێت و گریمان لە شوێنێکی قەتعەکی گچکە لێ درابیت نووسرابیت فۆڤێ چوفات لێرە ڕێگەیەکە ڕێزگەیەکە بۆ ئاگرکوژێنەوەی بۆ حاڵەتی لە ناکاو ئەتو نابی لێ ڕابۆستی ئاگاتان لێ بیتن کەواتە وەڵامی یەکەم ئەو هەموو ڕوونکردنەوانە لە خۆ دەگری. بچینە سەر وەڵامە چیدی پرسیارەکی دیکە زۆر زۆر ئاسانە و پرسیارە بەڕاستی. Unter welcher Notrufnummer erreichen Sie europaweit den Rettungsdienst? ئەتوو لە ئەڵمانیای، لە فەڕەنسای، لە بەلجیکای، لە چیکی، کورە لە سلۆڤاکیای، بڕۆ ڕۆمانیای، لەو هەموو شوێنانە پێویستت بە هاوکاری بیتن بە چ ڕقەمەک دەتوانی فریاگوزاری خێرا دەسەبەر بکەیت 112 باشە؟ پرسیارێکی ترمان هەیە Sie kommen an eine Kreuzung. Die چوارڕیانەچی؟ An der Sie die Vorfahrtlage nicht gleich überblicken. ئەو چوارڕیانە کە هاتی ناتوانی دۆخی پێشڕەویەکە چ بکەی لێک دەیتەوە. هۆکار هەیە. بۆ نمونە علامەتەکە هاوینە لەبە گەڵای داری دیار نییە علامەت. زستانە لەبە بەفرێ نمونەم دانایە 2 ساڵ پێشە سا ڤیدۆم دانایە کەوا علامەتی هاتوچۆی هەمووی داپۆشایە بە بەفرێ. ئۆکەی؟ یعنی حاڵەتی وە هەیە. حاڵەتە چیکەش با بڵێن بۆ هەندێک لە کوردەکانی خۆمان حاڵەتە چیکەش با بڵێن چییە؟ کەسێک ئیجازەی دەرکرد بیتن بە پارە 2,000 ڕۆکی دابیتن بەو لای ئیملا و لە دۆخی هاتچۆ شتێنەگا لە یاسا و ڕێساکان شارەزانەبی هێماکان شارەزانە بیتن دێتە چوارڕیانەکی شارەشی گەورە و کوڕە بکەم لێرە عیلات چییە؟ Wie verhalten Sie sich؟ چۆن هەڵسوکەوت دەکەی؟ یەکەم warten چاوەڕێکە beobachten چاودێری بکە und sich gegebenenfalls mit anderen verständigen. لەگەر کەسانی تر لێکتری حاڵی بزان دەسەڕاستەیە دەسەچە بێ بەرامبەرتێ لێکتری حاڵی بن بە ئاوگن کۆنتاکتان هەبیتن. ئۆکەی؟ کۆنتاکتان هەبیتن هەتاوەکو بتوان چێ دەڕوات چێ ناڕوات کەواتە یەکەم ڕاستە. مهم پەلەپەلیمەکە لەسرە خۆ بە. دووەمیان als geradeausfahrer immer durchfahren. ئەگەر ئەتوو ڕێک بڕۆیت نەچێ دەسەڕاست و دەسەچەپ بڕۆ عیلاقەت بە دەسەڕاست و دەسەچەپی نەبیتن یەکسەر بڕۆ باش و ناکرێ ئەوە غەڵەتە. سێیەمیان nach der Regel rechts vor links fahren. یەکسەر بڵێ وەڵاهی مادام علامەتەکە ئەوهایە و ئەوها دۆخی هاتۆکە نەزانی برێ وڵا یەکسەر یاسای ڕاست بۆ چەپ جێبەجێ بکەم شتیوانە کو دەبی تەنها وەڵامی یەکەم. پازە پرسیارمان مایە پازەمان تەواو کردی جەماعەت ئێستا لۆی وەڵامەکان نابین چکە ئیمتیحانی دەکەین تاقیکردنەوەی دەکەین باشە 30 پرسیارمان هەیە ئێستا 5 پرسیارمان لەو بەشەی مایە بەشی سەرەکی دواتر 10 پرسیاری دیکە لە کلاسەبی دەمینیتن ئەو هەمووانە ڕوون دەکەینەوە ئینشەڵڵا نەتیجەکەش دەبینین لە کۆتاییدا باشە کەواتە پەلەی مەکەن. Welches Verhalten ist hier richtig? کام هەڵسوکەوت لێرەدا درستە. تەمەشاکەن wir haben hier eine abknickende Vorfahrstraße ئەوە پێی دەگوتێ abknickende Vorfahrstraße ئەو قەتعە سپیە چوارچێوەیە سپیە کە خەتی باریک و قەڵەوی لە ناوە لە هەر شوێنێکی هەبوو زۆر زۆر ئاگاداری بن بۆ چکە ئەوە حکمی چوارڕیانەکە یان سێڕیانەکەی دەکات. ئۆکەی تێگەیشتن تا ئێرە ڕوونە چێ لەسەر خەتە ڕەشە قەڵەوەکەیە سیارە شینەکە چێ دیکە هەیتی بەرامبەرمان کە هیچ ئۆتۆمبیل نیە بەخۆشم و بە سیارە سوورەکەش خەتە باریکەکەمان هەیە. ئۆکەی کەواتە welches Verhalten ist hier richtig کام هەڵسوکەوت لێرەدا دروستە لە وەڵامەکاندا ich muss an der Haltlinie anhalten ئەم دەبێت لەسەر خەتە سپیەکەی ڕابۆستم دەبێت ڕابۆستی لەسەر خەتە سپیەکەی بۆچی هەنەبی لەبەر ئەو سیارەی کە لەسەر خەتە ڕەشە قەڵەوکێ دەبێت ئیزنی بدەیت کەواتە وەڵامی یەکەم دروستە. دووەم ich muss den blauen PKW durchfahren lassen دەبێت سیارە شینەکەش ئیزندەم دروستە بۆ چکە لەسەر خەتە ڕەشە قەڵەوکێ پێشڕەوی هەیە. ئۆکەی سێیەمیان کە زۆر خەڵک غەڵەت دەکا بەڕاستی و 5 خاڵیشی لەسەرە ئەو پرسیارەت غەڵەت کرد لە تاقیکردنەوەی 5 خاڵ وە دەکاتن کەوا 150 ئەمەلی ناجحبوون لە دەست بدەیت بۆیە زۆر ور ببنەوە لە وەڵامەکان تێبگەن لە پرسیارەکان. Ich muss den roten PKW durchfahren lassen ئەم دەبی سیارە سوورەکە ئیزندەم. جەماعەت ئەو 18 کەسە و 20 کەسەی کە لێرەیە ئایا سیارە سوورەکە ئیزن دەدەی یان لە پێش سیارە سوورەکەی دەڕۆی بزانم ئەنگۆ چ دەڵێ
باجم لە وەڵامین گۆ بیتم زام ئەنگۆ لێرە چێ غەڵەت دەکات چێ غەڵەت ناکات یاڵا با بتان بینم بزانم was machst du denn hier نەخێر ئەمن دەڕۆم نەخێر ئەمە دەڕۆین بەڵێیان نەخێر باش بەڵێ ئەمە دەڕۆین ئەمە دەڕۆین ئەمن دەبێت بڕۆم بۆچی لە بەینی هەردوو خەتە باریکەکان چێدە سەڕازبی ئەو دەڕوات چێدە سەڕازبی ئەو برا گەورەیە ئەو خوشتی گەورەیە باشە کەواتە لێرەدا ئەمن برا گەورە دەرچوو ئەمن لە پێش سیارە سوورەکەی دەڕۆم ئاگاتان لێبی ئەوەی کە گرنگە لێرەدا لەو چوارانەی ئەو قەتعەیە ئۆکەی ئەو قەتعەیە دەبی هەشیاربی کەواتە لە کۆتاییدا نەتیجەکەش ببینن پێم بڵێنەوە پرسیاری 16مان نیشان بدە پرسیاری 16تان نیشان دەدەم بزانین وەڵامەکە دروستیانە وەلو لە کۆتایی کە دەبینێ گە نور فێلە پونکتە بوو تاو یعنی هیچی غەڵەت نییە ئەگەر فێلە پونکتەشمان هەبوو ئەو کاتی تەمەشا دەکەین بزانین فێلە پونکتە وەرە ئەمە ئەو ها جواب دەدەن و ئیشەڵا فێلە پونکتەی تێنەکەویتن ئیتر ئینسانیشین و لاوانەش هەموو کەسە غەڵەتی هەبی باش Ab welchem Verkehrszeichen dürfen Sie eine zulässige Ausgeschwindigkeit von 60 km/h nicht überschreiten? Kam هێما لەوانەی کە ئێستا هاتیە پێم دەڵێت کە ڕێگە پێدراونی زیاتر لە 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لێ بخوڕی بەڕاستی کەشفە وەڵامەکە باشە بەڕاستی وەڵامەکە کەشفە ئەوەی یەکەم غوند und rot heißt es verbot سوور و بازنەیی یعنی لە بۆت نییە بکەنە قاعدە سوور و بازنەیی لە بۆت نییە لێرە لە بۆت نییە لە 60 کیلۆمەتر زیاتر لە کاتژمێرێکدا لێ بخوڕی ئەوەی دووەمیان تەمەشاکە هەر ڕقەمێکی لە ناو بوو یعنی کەمترینی خێراییە ئاگاتان لێبیتن Das ist Mindestgeschwindigkeit hier ist Höchstgeschwindigkeit okay ئەوە زۆرترین خێرایی ڕێگە پێدراوە ئەوە کەمترین خێراییە ئاگاتان لێبێ ئەوەی تریشیان ئیسێەم پێ دەڵێ بۆ نمونە دوای ئەوەی 60ەکە هات لە ناو بازنەی سوور لێرە لە 60 زیاتر لە بۆت نییە پاش چەند کیلۆمەترەکی ئەوەی سێم دێتە پێشت دەرێ بڕۆ ئێستا باشۆ پێلێنێ 60ەکە نەما ئاسانە بەڵام لێرە یەک وەڵاممان دەوێتن ئەوش وەڵامی یەکەم بوو ڤیدیۆمان هەیە تەمەشاکەن ئێستا لە ناو شاردا دەڕۆین دیقەتی ئەو سکۆتەرێ بدەن تەمان دەبی چاوەکت بکێت چاو لە کاتی تەمەشاکردنی ڤیدیۆکان ئیهمالیان مەکەن لێرە ئیشارەتی پێ دەکەم ئێستا ها نە ئەوە ڤیدیۆی دیکەیە ئەوە ڤیدیۆی چکەیە حاڵەتە چکێ بزانن حاڵەتە چی دیکێت تەمەشاکەن لە کۆتا چرکەکان دیقەتدەن چەند خەتێک هەیە لەسەر جادەی هیچ هێمایەکی هاتۆشمان نییە تەرکیزەکە لێرە بەس لەسەر ئەو خاڵانەیە باشە تەرکیزەکە لێرە بەس لەسەر ئەو خاڵانەیە ئۆکەی ئەگەر تەمەشاکەن تەنانەت بەخۆشم ئەگەر تا کۆتایی تەمەشای ڤیدیۆکەم نەکرد بچکە هەیە تەمەشای ڤیدیۆکەی بە کاملی ناکە سکۆتەرە پێزەکەمەلۆ دەسڕا سکۆتەری دەبیزندەم یەکسەر تێدەکەت وە نییە کەواتە هەتا کۆتایی تەمەشای ڤیدیۆکان بکەن Was gilt in dieser Situation aufgrund der Fahrbahnmarkierung لەو بارودۆخەیدا بە هۆکاری ئەوەی کە ئەو خەتانەمان لەسەر جادەی هەیە چ شتێک هەیە طبعاً ئەوە چی پێدەرێن ئەو خەتە سپیانە ئەڵمان پێی دەرێ هایفیشچینە هاوەکو ددانی ماسی وایە ئەمن هەیتم ئێرە هەیتی دەسەڕاستم بەرامبەرم هەیتی دەسەچە پێشەیتی ئەو خەتانە بە کورتی پوختی پێ دەرێن ئاگاد لە خۆ بیتن لێرە یاسای ڕاست بۆ چەپەیە باشە سرعەتی خۆت کەمکەوە ئۆکەی هایفیشچینە دەستخۆش تەواوە هایفیچینە پێدەوتێ کاتە ich muss mich der Kreuzung vorsichtig nähern وەڵامی یەکەم دروستە بۆ ئەمن دەبێت بە وریاییەوە نزیک بمەوە لە چوارڕیانەکەی هۆکارەکەش چییە تا ئێستا دەسەڕاستت دیار نییە ئەوەندەی کە لێمان دیار بیتن بەڵام هەر بە وریاییەوە نزیک دەبینەوە نەبادا ئۆتۆمبیلێک لە دەسەڕاستی من بێت بۆی بتوانم بە ئاسانی بوەستم ئەگەر ئۆتۆمبیلیش نەبوو تێپەڕە بە وریاییەوە ئۆکەی کەواتە وەڵامی یەکەم دروستە دووەم ich muss vor der Fahrbahnmarkierung stehen bleiben ئەمن دەبێت
دەبێت ئێستا کە دەستە ڕاستم هەندێک لێ دیارە هیچ ئۆتۆمبیلێک نییە ئیجبارم ئیلا دەبی ڕابۆستم لەسەر خەتەکەی نەخێر مادام دەستە ڕاستە دیار نەبیتن ئیجبارنی یەکسەر ڕابۆستی بە وریاییەوە دەچێ پێش باشە سێیەم ich muss dem roten Fahrzeug Vorfahrt gewähren ئەم دەبی پێشەوەی بە سیارە سۆرەکەی بدەم سیارە سۆرەکە لەکوێ تووە لە دەستە چەپی تووە کەواتە حیسابی لۆ ناکەی تێگەیشتن باش دوازە پرسیارمان مایە جەماعەت ئەوجا نەتیجەی ئیمتیحانەکەی دەبینین باشە پەلەتان نەبیتن لەگەرمان بن ئەگەر لایکی شاشەش بکەن سوپاسان دەکەم بزان هەتا کوێ دەیبەن لایکەکە باشە دەستان خۆش بیتن Worauf müssen Sie sich hier einstellen لێرەدا دەبێت خۆت لۆ چه حازرکەی چ بخێ ناومێکی خۆت وەکو شۆفێرێکی وریا لە وەڵامدا دەرێن Das Kinder unter Anleitung auf die Fahrbahn spielen منداڵ لەژێر چاودێریدا گەمەی دەکەن لەسەر زادەی باشە داکوباب تااقەتیان هەبوو سعاتێک با لە پێش دەرکەی بن لەگەر منداڵان 2 ساعت 4 ساعت 5 ساعت تااقەتی هەیە ناوەڵاو ڕەزە ویدیۆ ماڵێ وەنیە کەواتە یەکەم غەڵەتە دوو Das Kinder häufiger als sonst über die Straße über die Fahrbahn laufen حساب لۆ هەندێ دەکەی لێرەدا منداڵ زیاد لە حەدی ئاسایی لەسەر جادەی دێن و دەڕۆن ئۆکەی جفت و فرتیان دێتن ڕاستە Das der fließende Verkehr anhält حساب لۆ هەندێش کە کاتۆ ڕادەوەستیت ئۆکەی ئێ منداڵ لەبی لە جادەی دەبان دەبی ڕابوەستی قابل لە خۆتی لێ بدەی وەنیە پرسیارێکی تێر Wann werden im Fahreignungsregister eingetragene Ordnungswidrigkeiten gelten? Geteilt, die mit 2 Punkten bewertet werden. تەماشاکەن جەماعەت جەنابەت هەستای دووربی ڕەبی لەگۆ دووربیتن تووشی ڕووداوە چاچۆ بووی مخالف بووی سەرپێچی کار بوویە تۆ خەتای تۆ بوو لێرە بەو ڕووداوەی جەنابەت 2 پونکتت بێکەوە لە دەستان خۆی هەر کەسە و کە ئیجازەی مۆڵەتی شۆفێری ئەڵمانی دەردەکات 8 پونکتی هەیە لە تەمەنی ئیجازەکەیدا 8 پونکتی هەیە 2 پونکتت بەیەک جاری لە دەستدا کە 2 پونکتت بەیەک جاری لە دەستدا ئایا کەینێ دووبارە ئەو 2 پونکتانە وەردەگریەوە پاش چەند ساڵی 3 Jahre oder 5 Jahre oder 2 Jahre چەند ساڵە بزانمە گۆ دەزانن 3 Jahre تا ئێستا وەڵامی دروستم وەرنەگرتیە دەست خۆش وەڵامەکی دروستم وەرگرت 5 Jahre بۆ هەر پونکتێک کە لە دەستت دەچیتن بۆ نمونە ئەمن پار لە کامیرمدا باشە پار لە کامیرمدا و ئیتر ئینسانە و هەر حاڵەتەکە و دروست بوو لە کامیرمدا 1 پونکتم لە دەست ئەو پونکتە تا 2 ساڵ و نیوت کە ناگەڕێتەوە لە بۆ من بەس ئەدی ئەگەر خوا نەخواستە بە یەک زاری 2 پونکتم لە دەستدا باە 5 ساڵ باشە 5 ساڵ لەسەرت دەبوو ئاگاد لێبیتن کەواتە دوای 5 ساڵ پرسیارێکی ترمان هەیە ئێستا بەشی سەرەکیمان تەواو کرد کە 20 پرسیار بوو دێینە سەر ئەو بەشەی کە زۆرینەی خەڵکی بەداخەوە لەو بەشەیدا دەرناچێت لەو بەشەیدا کێشەی هەیە پرسیارەکان دە پرسیارمان مایە Wo tritt besonders häufig Aquaplaning یاخود Wasserglätte auf جەماعەت ئەو لایڤە ئیشەڵا گەر ڕیکۆردەکە بە جوین دەربچیتن بە تەمام لە یوتیوبی دابنێن باشە مەقسەدم ئەو تاقیکردنەوەی کە دەیکەین ئەو سی پرسیارانە Wo tritt besonders häufig Aquaplaning یاخود Wasserglätte auf بەتایبەت لەکوێ تووشی بارودۆخی ئەوەی دەبین کەوا گۆمە ئاوەک لەسەر جادەی کۆ ببتەوە کۆنتڕۆل لەدەست بدەیت گۆمە ئاو دروست دەبیتن لەسەر جادەی خۆتی لێ بدەیت بە خێراکی زۆر کۆنتڕۆی لەدەست دەدەیەوە نیە لەکوێ ئەو حاڵتە توش دەبی این Fahrbahnsenkungen لەو شوێنانەی کە جادا چ دەبیتن بەرزونزمیە چاڵ و قۆرتی تێدایە لێرەدا گۆما و دروست دەبی بەڵێ دووەم ئەن بان و بەگەنگن لەسەر سکەی قیتار نەخێر سکەی قیتاری لەوێ ئەو کۆنابتەوە غەڵەتە bei Spurillen in der Fahrbahn Spurillen in der Fahrbahn با بەتەواوەتی بە دەقیقی بزان Spurillen in der Fahrbahn چییە بابگەڕێنەوە کوردستان هەندێک لە ڕێگاکانی کوردستان ئەو شوێنەی کە تایە زۆر بەسەری داچووە ڕووچووە قیڕەکە تەنیشتیشی بەرز بوویتەوە
ئەو بەرزی و نزمیە چ دروست دەکاتن چاڵ و قۆرتی دروست دەکات بە شێوەیەکی ستونی ئاویش لە ناویدا کۆ دەبتەوە کەواتە ئەو ئاوەی کە لە ناویدا کۆ دەبتەوە کۆنتاکتی بینی تای و جادەکەی تێک دەدات بۆیە لێرەدا یەکەم و سێمی دروستە. پرسیارێکی تر Womit müssen Sie bei Steigungen auf Autobahn rechnen? Steigung auf Autobahn واتە بەرزاییەکانی سەر ئەوتۆبانی. کاتێک لە ئەوتۆبانێکی دەڕۆی بۆ نمونە منتیقەی لای مونشن و ئەوانە بەرزاییم زۆر دیتە لە ئەوتۆبانی کاتێک لە ئەوتۆبانی دەڕۆم بەرزاییە حیساب بۆ چ دەکەم لە بەرزایەکانی سەر ئەوتۆبانی mit langsam fahrenden LKWs auf den rechten Fahrstreifen. حساب لە هەندێک بکە کە LKV بار هەڵگر لە سایدی دەستەڕاست هێواش لێ دەخڕن قورساییان پێ بەڵێ کێشی زیاتری دەوێت زەختی زیاتری دەوێتن بۆی هێواشتر لێ دەخڕن. Du, mit großen Geschwindigkeitsunterschieden zwischen Fahrzeugen. ئۆتۆمبیلی من مازە فاسۆلیا و ئۆتۆمبیلی تو ڕەنجڕۆڤەر و ئەوی دیکە نازانم MG و فلان و بێوان و ئەوانە هەر ئۆتۆمبیلە و تااقەت و توانایەکی هەیە مۆدیل بەرز و مۆدیل کۆن کەواتە جیاوازی خێرایی زۆرە لە بینی ئۆتۆمبیلەکان ئەوەشیان ڕاستە. سێیەم دانە mit plötzlich überholen Manövern andere Verkehrsteilnehmer. ئەم زۆر جار بەسەرم هاتیە کە دەچمە ئۆتۆبانی دەرێم وڵی ئایلەم پێ بڕیارە دەدەم لە 120 زیاتر نەڕۆم لە 130 زیاتر نەڕۆم ها ستانداردەکەم کاکە وەختەشی ئاگام لە خۆم نییە دەبینم یەک دێ لەو لای لە دەستەچە بە پێشم دەکەیتەوە دوو هات سێ هات چار هات وبەهۆل مانۆڤن ئەو حاڵەتە هەستەکەت بۆ دروست دەکات دەری کوڕە خۆ سیارەی من ناتوانی ئێدەچیە بامژوچی و خەڵکی باتم بە پێشکەمەوە بڕۆم جۆرە دەفعبوونێک لە بۆ ئینسانی دروست دەبیتن ئەویش پێ لێ دەنێتن باشە کەواتە هەرسێک حاڵەت لێرەدا دروست. پرسیارێکی ترمان هەیە بێتە starten Sie den Film باشە لێرە نووسرایە Sie können sich den Film insgesamt 5-mal ansehen تەنها پێنجار دەتوانی تەمەشای فیلمەکەی بکەیت باشە تەمەشاکەن لە دەرەوەی شاری تراکتۆرمان لە پێشە وەکوی کە ئێستا لێمان دیارە سوڕاتمان کەم کردەوە زۆر چاکە تا ئێستا هەموو شتێک ئاساییە زانین ئیشارەتی پێ دەکا ئیشارەتی دەسەڕاستی پێکرد تراکتۆر باشە ئیشارەتی دەسەڕاستی پێکرد ئەگەر دقەتیشتان دابیتێ لە دەسەڕاست هەندێک تراکتۆر و شتی دیکە دیار بوو. Wie verhalten Sie sich jetzt richtig ئێستا چۆن بە شێوازێکی دروست هەڵچ و کەوت دەکەی کە لە دوو ئەو تراکتۆری دەڕۆی Ich rechne mit einem Abbiegen des Traktor حیساب لە هەندێک دەکەم کە لاوانەی ئەو تراکتۆرە پێچ بکاتەوە ڕاست. Du Ich bleibe hinter dem Traktor لە پشت تراکتۆرەکەش دەمێنمەوە ڕاستە پەلەی مەکە لە سەرخۆبە. سێ Ich folge der durch Blinken gegebene Überhol-Aufforderung des Traktorfahrer. چ دەکەم؟ ئەمێن وا تێدەگەم ئەو شۆفێری تراکتۆرە کە ئیشارەتی لای ڕاستی پێکردیە پێم دەرێتن وەرە بڕۆ چکە شتەکەی لێرە جەماعەت لە ئەڵمانیا کاتێک ئۆتۆمبیلێکی گەورە ئۆتۆمبیلێک ئیشارەتی لای ڕاستی بۆ هەڵکردی بۆ نمونە بەو مانایە کە دەتوانی بچی بە پێشکەویەوە لە کوردستان پێچەوانەکەیتی دەستەچە بۆ هەڵدەکا بار هەڵگر یعنی بڕۆ پێشکەوە بەڵام لێرە دەستە ڕاستە بەڵام ئایا ئەمن ئێستا وا بۆی بچم کە ئەو شۆفێری تراکتۆرە ئیشارەتی لای ڕاستی پێکردێ بەمانای ئەوە دێتن ئەم بچم بە پێشی بکەمەوە نەخێر بەڵکو بەز یەکەم و دوم لێرەدا ڕاستە. ئۆکەی جەماعەت پرسیارەکان ڕاستە زۆرن ڕاستە 1169 پرسیارمان هەیە بەڵام هەموو ئەو پرسیارانەی کە هەمانە کلاسە B بە 20 سەعات بە 30 ڤیدیۆ بە باشترین شێوە بۆتان ڕوونکراینەوە بە گرنتیەوە یعنی باوەڕ بکەن لەوەی ئاسانتر نابیتن بەدەست ناکەوی لە بۆتان دڵنیابن تەواوی پرسیارەکان بە 30 ڤیدیۆ بە 20 سەعاتی هەمووی ڕوونکرایتەوە خێراترین کۆرسەکە بەردەستیش بیتن تەنها ئەوەیە تەمەشای ڤیدیۆکان دەکەی تەرکیزت لەسەر ڤیدیۆکانبی هەر کاتێکیش بۆ خۆت بتەوێت تەمەشای دەکەی چکە گروپەکی داخراوە ڤیدیۆکان هەمووی تۆمارکراون نرخەکەشی زۆر گونجاوە ئەو کەسەی بیوێتن ئەو ژانە سەرەی لە کۆڵە خۆی بکاتەوە لە تاقیکردنەوەی تیۆری بە سەرکەوتووی دەربازی ببیتن یاسا و ڕێساکان شارەزا ببیتن و لە ڕووی زمانیشەوە ئیسفادەی لێ بکاتن بەڕاستی ئەو کۆرسە بۆ چووە
یعنی ئەگەر ئاستی زمانت A1 بیتن B2 بیتن بابرین B2 بیتن C1 بیتن مهم ئەوەیە چکە هەندێک وشەی تێدایە زۆر قورسە وشە هەیە ناتوانی بە وشەیەکی کوردی یەکسەر تەرجمەی بکەیت ئەو پرسیارانە پێویستیان بە ڕێنماییە ئەو پرسیارانە پێویستیان بە ڕوونکردنەوەی تەواوە ئەو پرسیارانە پێویستیان بە یاسا و ڕێسایە لەگەڵیدا باز بکەی هەتاوەکو ئەو کەسەی کە گوێ لێ دەگریتن تەواو چاوکراوە بیتن لە بۆ لێخوڕینی باشە بۆیە ڕقەمان لە هەموو شوێنەشی دیارە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن 24 سعات ئەو کۆرسە بەردەسە و هەر کاتێکیش بتەوێت دەتوانی وەری بگری با بچین بەردەوامین نرخی کۆرسەکەش تەنها 125 یۆرۆیە بە گرنتیەوە باشە بە گرنتیەوە بە 125 یۆرۆی لە تاقیکردنەوەی تیۆری دەرچوو پرسیارێکی ترمان هەیە تەواو مۆزوعەکە گۆڕە ئەو پرسیارە لە بۆ داک و بابانە ئەمە بەسم نییە زگورتی دەرکەویتن کاکە Sie möchten auf dem Beifahrersitz ein Baby mitnehmen. منداڵێکی ساوە خوای گەورە پێی داوی ئینشەڵڵا تەمەنی درێژ دەبی دەتەوێت لە پێشەوە سواری بکەیت سواری ئۆتۆمبیلی بکەیت ئەو منداڵە لەناو چییە لەناو بەیبی تراکشالەیە کە پێی دەگوتێ ماکسیکۆزا هەمیش وەختی خۆی کە هێشتا منداڵم نەبوو دەمگوت سەبەتە لەناو سەبەتەشی دەنێ بەس ئێستا ناوەکان زۆر بە باشی دەزانم منداڵە دەچم ئاین کافنی دەکەم منداڵەکەم لەگەرە خۆم دەبم هێشتا لەناو ماکسیکۆزەیە لە پێشەوە دایدەنم Was müssen Sie bei der Verwendung einer Babytragschale beachten? کاتێک کە ئەو منداڵە لەناو مەکسیکۆزەیە لە پێشەوە دایدەنەی لە لای سەکنی دەبێت ئاگاداری چبی لە وەڵامەکاندا یەکەم Das Baby muss in der Babytragschale angeschnallt sein. خودی منداڵەکە لەناو مەکسیکۆزەکەی دەبێت بیبەستیەوە ڕاستە قایشی خۆی هەیە بە جوانی دەیبەستیەوە ئەوە یەک دوو Ein vorhandener Beifahrer Airbag muss deaktiviert sein ئەوە زۆر زۆر گرنگە زۆر کەسەیە ئیهمالی دەکا بەڕاستی پێشەوە ئایرباگی هەیە وەنیە دەبێت ئایرباگ یاخود پەڕەشوتی پێشەوە لای سەکنی بیکوژێنیەوە ئەوەش بۆتی بۆ سەلامەتی منداڵەکەیە پێکدادانە کە شتەکە خوانەخواسە ڕووداوەکی هاتوچۆیە کە تووشی دەبی ئەو ئایرباگە نابی بتەقیتن ئەو ئایرباگەی پێشەوە بتەقیتن ئیلای سەکنی ئەو منداڵی وێران دەکات کەواتە دووەمیشیان ڕاستە موس دەبێت جێبەجێ بکەیت سێیەمیان Die Babytragschale muss entgegen der Fahrrichtung angebracht sein. ئاگاد لێ بیتن ئەو منداڵە کە لە ناو مەکسیکۆزەکێ دەبێت بە پێچەوانەی ئاراستەی لێخوڕین دای بنەی واتە ڕووی لە تووبی نەک ڕووی لە جادەی بیتن موس دەبی وای لێ بکەی ئاگاد لێ بێ منداڵی ساوە نابی ڕووی لە جادەی بیت منداڵی ساوە دەبی پشتی لە ڕووی جادەی بیتن تێبگەن باشە کەواتە هەرسێکی دروستە پرسیارێکی ترمان هەیە Was müssen Sie tun, wenn Sie auf dem Dach Ihres PKWs Fahrräder mitnehmen? دەبێت چ بکەیت کاتێک لە پێش یعنی لەسەر سەقفی ئۆتۆمبیلەکەت پاسکلی بار دەکەیت ئێستا خاستن هاوینە وەختی ئۆلاو بیە زۆر ئۆتۆمبیلان دەبین لە جادەی لەسەر سەقفی پاسکلیان بار کردیە چەمچەیان لێ بەستیە و لەسەر سەقفی پاسکلیان بار کردیە باشە دەبی چ بکەیت یەکەم هووە گەشتفینچ کات فێمایدن بڵێ دەبێت خۆت لە خێرایی زۆر بە دوور بگری زۆر خێرا لێ نەخوڕی دروستە چکە زەخت لەسەر بارەکە و پاسکلەکان دروست دەکا Halte Vorrichtung und Fahrräder sicher befestigen ئەوە زۆر گرنگە بەوەی کە چەمچەکە قاعیدەکە لەگەر پاسکلەکان بە دڵنیاییەوە قەیمیان بکەیت باش قەیمیان بکەیت دوایەوەی کە قەیمیش کرد دەست بە لێخوڕینی کرد Befestigung regelmäßig kontrollieren بە بەردەوامیش چاوت لە پاسکلەکان بی لە قاعدەکەی بیتن بە بەردەوامی کۆنتڕۆلیان بکە 2 ساعت 3 ساعت جارێک لادا بزانە کە ئایا شلبووینەوەی یاخودنە کۆنتڕۆلی بکە ئۆکەی کەواتە هەرسێک وەڵام لێرەدا دروستن دەچینە سەر پرسیارێکی تر کە هەمانە طبعاً 5 پرسیارمان مایە زۆرمان نەمایە 5 پرسیارمان مایە جەماعەت 5 پرسیار ئەوجا نەتیجەکەش بە دەردەکەویت بیگەنە سەروی 50 کەی سپاسان دەکەم Was ist bei den Fahrzeugen mit Plan zu beachten? سەبارەت بەو ئۆتۆمبیلانەی کەوا پلانیان هەیە خەریکەوچی و کابرایم لێ دێتن
وشەی کوردیم لێ تێکەڵاو دەبی. پلانن واتە خێوەت چادر ئۆتۆمبیل هەیە یاخود ئۆتۆمبیلی گچکە ترانسپۆرتەکانەوانە عەرەبانە ئەوانە چادریان هەیە دەبی ئاگاداری چی کاتێک ئۆتۆمبیلیشی ئەو هالێ دەخوڕی. Und beladene Anhänger mit hohem Planaufbauten sind gegen Seitenwind besonders empfindlich. ئەو عەرەبانانەی کەوا چادریان هەیە خێوەتیان هەیە کە خێوەتەکەشیان بەرز بیتن ئەگەر ڕەشەبال لێیان بداتن ئاگار لێبی زۆر حەساسە لەبەر چ ئاگار لێ بیتن ئاگار لێبی نەبادا وەری بگەڕێنیتن یعنی لەسەرخۆ لێ بخوڕە کەواتە یەکەم ڕاستە. دووەم Die Planen dürfen die Sicht des Fahrers über die Außenspiegel nach hinten nicht behindern. زۆر گرنگە کە خێوەتەکەت هەیە دوای ئەوەی بارک شتەکەت لێ بارگت خێوەتەکەی قەپاتکە نەوەک لە کاتی لێ خوڕین وەچی پەڕی پەپولەی گچکەیە وەچی پەڕی نازەم برێمچ پڕەشی لێوە دێتن بەرز دەبتەوە لەگەر بایت کە سیارم دیتە لە ئۆتۆبانی بۆ نمونە کیاکانم دیتە بار هەڵگری گچکەم دیتە کە خێوەتەکەیان قەپات نەکردیە خێوەتەکە لەگە بای پڕی دەهات باشە بۆیە ئەو خێوەتە کە قەپات ناکرێتن لە دواوە ئەو بایە هەڵی دەداتن بەرزی دەکاتەوە شۆفێر دواوی خۆی نابینی لە ئاوێنەکانی دەرەوە شۆفێر دواوی خۆی نابینی بۆیە دەبێت زۆر وریابی ڕاستە. سێیەمیان Bei Fahrzeugen mit Plan kann auf eine besondere Sicherung der Ladung verzichtet werden. ئەو ئۆتۆمبیلانەی کەوا ئەو ها چادریان هەیە و خێوەتیان هەیە کە باری لێ بار کرد لەبەر ئەوەی کە ئەو چادر و خێوەتەی هەیە پێویست ناکە ئێستا زۆر توندی بکەیت بارەکەی قەیم بکەیت لەبەر خێوەتەکە دەیگریتن قەیمی دەکا غەڵەتە تەنها یەکەم و دوو. پرسیارێکی تر Welches Dokument erlaubt es Ihnen hier zu parken? کام بەڵگەنامە کام دۆکیومنت ڕێگەت پێدەدا لێرە پارکی بکەیت. Der EU-Parkausweis eines von mir beförderten Schwerbehinderten. ڕاستە لێرەدا بۆ نمونە ئەمن پارکاوزڤایزی چێم هەیە دەسە ڕاستی کەسێکی نابینم کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە ئۆکەی بەڵام ئەو پارک ئاوزڤایزەمان هەبیتن بەبێ ئەو پارک ئاوزڤایزە ناتوانانی یاخود ماین EU Parkausweis für Schwerbehinderte یاخود بخۆت کەسێکی کە خاوەن پێداویستی تایبەتی و ئەو ئاوزڤایزەت هەیە لەو دوای بەدەر نییە mein Anwohner Parkausweis بۆ نمونە ئەمن لەو کۆڵانەی ئەمن لێرەدا لەو کۆڵانەیمە دەژیم کێشەی پارکم هەیە دەچم لە شتادی پارکێک بەپارە لە بەرامبەرمە دەچم لە شتادی دەرم کاکە من لێرە دەژیم ئەوە ئەدرێسی منە پێویستم بەو پارکەیە ساڵانەیە چەندە مانگانەیە چەندە پارکە چەندە پارەکەی دەدەی ئەنڤۆنە پارکاوزڤایس بە ڕقەمی ئۆتۆمبیلەکە وەردەگری و ئەوە پەیوەست نییە بە خاوەن پێداویستی تایبەتەوە ئۆکەی کەواتە du musst den Ausweis dabei haben. Du musst, genau, als Begleitperson musst du den Person dabei haben mit der Ausweis, okay? Du kannst nicht einfach das Ausweis nehmen und irgendwo oder überall parken, so wie man will oder so wie man sich wünscht. Okay, پرسیارێکی ترمان هەیە سێ پرسیارمان مایە ماشەڵڵای لێبیت زۆرمان نەمایە. Wie können Sie bereits bei der Planung Ihr Fahrten zum Umweltschutz beitragen? چۆن دەتوانی کاتێک پلانی لە بۆ گەشتەکانت دادنەی پلانەکان وا دابنەی کەوا ژینگە دۆستانەش بن حسابی ژینگەش بکەیت indem ich mehrere Fahrziele in eine Fahrt zusammenlege وا پلانی دادنم بۆ نمونە کاتێکەوە ئەوڕۆ گریمان ئۆفم هەیە سێتار مۆعیدم هەیە لە دەرێ سێتار تەرمینم هەیە تەرمینەکانی خۆم وا دادنێم کەوا کە لە ماڵێ چوومە دەرێ سرفم لە سیارەیدا هەتاوەکو دێمەوە هەموو مۆعیدەکان بکەم ئەودا بێمە ماڵێ نەوەک بچم سرفی لە سیارێ بە مۆعیدێش بکەم دوای بێمە ماڵێ جارێککە سرفی لێدەم هات زفت و فرتی بکەم کەواتە یەکەم ڕاستە دوو indem ich plane öffentliche Verkehrsmittel statt das eigene Fahrzeug zu nutzen بۆی کە پلان دابنێم نەک بەس بە ئۆتۆمبیلی خۆم زفت و فرتی بکەم بە ئۆتۆمبیلی خۆم بێم و بڕۆم بە öffentliche Verkehrsmittel بڕۆم واتە پاس قیتار ئەو ئامرازانی کە لە بۆ لێخوڕین ڕۆژانە بەردەستن بەوان بڕۆ سێ indem ich Fahrgemeinschaften mit anderen Fahrzeugnutzern bilde بۆی کە لەگەر چەند کەسێکی دیکە پلانی شوێنێکمان هەیە
پلانی قەسابخانەمانێ بچین گۆشتی بینین کاک ئۆکەی سەر ماگە دەچی گۆشتی دەینی 4-5 نەفەرێک بێکەوە دەچن یەک سیارەی دەبن 100,000 سیارێک بۆ هەر کەسە بە ئۆتۆمبیلێکی بڕۆ کەواتە هەر سێک وەڵام لێرەدا دروستن کاکەم بەس نمونەی قەسابخانەم لۆ دێتن قسووری عەفوکەن پرسیاری پێش کۆتایی Wodurch erhöht sich in Kurven mit schlechtem Straßenzustand das Risiko, ins Schleudern zu geraten. بەهۆی چ شتێکەوە لە لۆفەکاندا تەبعەن کاتێکەوە دۆخی هاتچۆ لە ناکاو دۆخی جادەی لە ناکاو تێک بچیتن ئەو مەترسیە دروست دەبیتن کە ئۆتۆمبیلەکەت لە کۆنتڕۆل دەربچیتن ئۆتۆمبیلەکەت بەخلیسکە یعنی لە جادەی دەڕۆی لە ناکاو لۆفەکە دێتە پێش لۆفەکەش جادەکەی تێکچووە جادەکە تێکچووە جادە تەواو نییە چاڵ و قۆرتی تێدایە mit schlechtem Straßenzustand کەواتە بەهۆی چ شتێکەوە کە دۆخی ڕێگاکە بەو شێوازە بوو ئەو مەترسیە بەرزدەبتەوە کە ئۆتۆمبیلەکەت لە دەست دەربچی لە کۆنتڕۆل دەربچی durch einen falschen Reifenfüllung کاتێکەوە تایەکانی ئۆتۆمبیلەکەم هەوای دروستیان تێدا نەبیتن بە پێ ڕێنمایەکانی شەریکەی هەوات لە تاین نەکردبی ڕاستە durch ein beschädigtes Fahrwerk یاخود کە بۆ ژێرەوەی ئۆتۆمبیلی خەلە لە چی هەبیتن شتێک شکابیتن شەمعەیە مەمعەیە شوێنەکە شکایە یاخود بۆ نمونە دەبڵ و مەبلیشکایە ئەوەش ڕاستە تەپ و هۆڕەی دێ ئەزیەتی دەخوا زیاتر durch eine falsche Beladung یاخود بارت بار کردیە بەس بارەکە ماشەڵڵای لێبی بارەکەت بە سەقەتی بار کردیە ئەوەشیان ڕاستە هەر سێک وەڵام دروستە دەچینە سەر کۆتا پرسیار ئەودا بزانین نەتیجەکەی دەبینین کە ئایا دەرچوون یاخود نا Sie fahren mit Schrittgeschwindigkeit in einem Stau Schrittgeschwindigkeit واتە خێرایی گێڕیەک خێرایی 4 بۆ 7 کیلۆمتر لە کاتژمێرێکدا کەواتە ئەو پرسیارە دەڵێ لەناو قەڵەباڵغەیەکی دای لە خێرایی گێڕیەک دەڕۆی کە خێرایی 4 بۆ 7 کیلۆمترە لە کاتژمێرێکدا Wann ist der Kupplungsverschleiß an Ihrem Kraftfahrzeug mit manuellem Schaltgetriebe am geringsten? لێرە کلادزی ئۆتۆمبیلەکەت یعنی سیارەکەت گەرعادیە کلادزی ئۆتۆمبیلەکەت لەناو ئەو قەڵەباڵغەیەکەیدا کاتەکە لەسەری دەڕۆی کەینێک کەمترین زیانی لەسرە کەمترین زەربەی بەردەکەویتن گرنتیتان دەدەم لاوانەیە لەو چل کەسەی کە لێرەدایە 5 کەسان ئەو پرسیارەی وەڵامی نەزانن چکە ئەو پرسیارە بەڕاستی قورسە پرسیارەشی تەکنیکی ئیزعاج و قورس پرسیارەکە ئەوەیە کە لە ناو قەڵەباڵغیدا دەڕۆیت دەڕۆی و ڕادەوەستی لە ناو قەڵەباڵغی خێرایەکە خێرایی گێڕیەکە لە گێڕێکیشە دوو هەر دەبیت تەعاملی لەگەر چ بکەی هەوڵ بدەی چکە کلازە دەبی کلازی بگری و بەردەی کلازی بگری و بەردەی تەمان تەعاملیشی لەگە کلازی دەبیتن بۆیە کەینێ کلاز خورانی کلازی کەمترین زیانی لەسرە کەمترین زەربی بەردەکەوێت لە وەڵامەکاندا wenn ich in einem niedrigen Gang mögliches ohne Betätigung der Kupplung fahre کاتێکەوە لە گێڕێکی نزم دەڕۆم کە مەبەستی گێڕیەکە حتا بتوانم بەبێ کلاس بڕۆم واتە تەوازنی خۆم وەردەگرم لە گێڕی یەک بە خێراییەکی زۆر هێواش دەڕۆم و حتا بتوانم زۆر بە کەمی کلاس بکەم کەواتە یەکەم ڕاستە دووەم wenn ich langsam mit schleifender Kupplung fahre کاتێک بە هێواشی لەسەر کلازی دەڕۆم ئەوە کارەساتە ئەمری کلازی زۆر کورد دەبیتن باشە کلازی وێران دەکەی لێرەدا یەکەم ڕاستە دووەم غەڵەتە سێم wenn ich wiederholt anfahre und anhalte کاتێکە دەڕۆم دەست بە لێخوڕین دەکەم و ڕادەوەستم هەر کاتێککە دەڕۆی و ڕادەوەستی ئەتو دەبی کلاز بگری باشە بەریەک کەوتەت هەیە لەگەر کلازی ئەگەر نەیکردی سیارە دەکوژێتەوە کەواتە وەڵامی دووەم و سێەم زیانەکی زۆر دەگەینی بە کلازی بەڵام وەڵامی یەکەم کەمترین زیانی لەسەر باشە تەوان ئەوە نازان چەندی پێچوە ڕوونکردنەوەکان دوای لە لایڤەکەی لە ڕیکۆردەکەی دیار دەکەویتن کە چەند دقەی پێچووە بەو ڕیکۆردە بەو تاقیکردنەوەی بەڵام بە پێویستم زانیکەوە پرسیارەکان بە وردی ڕوون بکەینەوە بۆی ئیسفادەی تەواوی لێ بکەن ئەگەر نا تاقیکردنەوەی بکەین
بە دوسێ دقە تاقیکردنەوەکە دەبایەتەوە بواە بە هەر حاڵ هیوادارم تێگەیشت بن ئێستاش تەمەشای نەتیجەکەی بکەین بزانین نەتیجەکە چۆنە گەیشتین بە چێ وانە بسم الله چێ دەخینتەوە چێ نەتیجەکەی دەخینتەوە لۆمان کاک Sie haben die Prüfung mit 0 Fehlern bestanden. Ausrufezeichen. دەستان خۆش بی دەست هەموو لایەکی خۆش بیتن ئافرین لە خۆشمان تەمان ئەگەر پرسیارەکان هەرچەندی قوڕز بن پرسیارەکان هەرچەندی جیرۆدەبی بەدەستیانەوە بەڕاستی ئاسانە زۆر ئاسان کراینە بە تێر و تەسەلی ڕوونکراینەوە لەوەش ئاسانتر نابیتن دەست هەموو لایەکی خۆش بیتن چێش پرسیاری خۆتان بکەن خزمەتتان دەکەم ئیشاءالله هەمووتان ئەو نەتیجەیەتان دەبی بەڕاستی پێم خۆشە هەمووتان بە 0 فێلە پونکتە لە تاقیکردنەوەکان دەرچن حتا هەموو جارش کە تەڵەبەکانی خۆ دەردەچن لە تاقیکردنەوەی خەبەرم پێ دەدەن بەڕاستی ئەمیش وەشیوان دڵخۆش دەبم بەڕاستی زۆر دڵخۆش دەبم لەبەرەوەی جوند و ماندووبوونی خۆشمان بەزایە نەچووە ئیشەڵڵا بەزایەش ناچیتن دەستان خۆش بیتن مامۆستا بۆ ساڵی داهاتوو ئایا پرسیارەکان کەمەکرێنەوە بەڵێ کەمەکرێنەوە بەڵام ئاگاشتان لێ بیتن سیستەمی ئیمتحانەکەش دەگۆڕێتە ئۆکەی بەو شازە نابی لەسەر 10 فێلە پونکتە بیتن ئێستا پرسیارەکان کە بۆ نمونە ئەو پرسیارە 2 فێلە پونکتەی لەسەر ئەوە نامێنیت ئەوە 3 فێلە پونکتە نامێنیت ئەوە 3 نامێنیت ئەوە 2 نامێنیت ئەوە 3 نامێنی هەمووی دەبتە چەند هەمووی دەبتە 1 فێلە پونکتە مەگەر ئەو پرسیارانەی کەوە پرسیاری زۆر تایبەتن ئێستا ئەو پرسیارە 5 خاڵی لەسەرە پرسیارە 5 خاڵەکان باشە ئەو پرسیارانەی کەوە حاڵەتی زۆر زەخمن حاڵەتی فۆفات و بابەتانن بابەتی منداڵ و ئەوانە کە 5 خاڵیان لەسەرە ئەوان دەبنە 3 خاڵ 2 پرسیاری 1 خاڵیت غەڵەت بیت ناجح دەبی 2 پرسیاری 1 خاڵیت غەڵەت بی ناجح دەبی پرسیاری سێیەم کە 1 خاڵیە یعنی هەر سێشی دەکاتە 3 خاڵ غەڵەت بی دەرناچی ئاگار لێبی غەڵەت بی دەرناچی ئەوە سیستەمی داهاتوو لە پاش سەری ساڵی ئەو های لێ دێتن ڕاستە پرسیار کەم دەکرێنەوە بەڵام زۆر قوڕز دەبیتن دڵنیامە خەڵکەکی زۆر گیرۆدە دەبیتن بەدەستیەوە لۆی دەرم ئێستا دەرفەتە ئەو چەند مانگە دەرفەتە ناجێ ببن دوایە قوڕستر دەبیتن شتێکی دیکەش هەیە چونکە نابی لە 3 فێلە پونکتەی زیاترە تەبی ئەگەر 1 پرسیارت غەڵەت بیتن 1 پرسیار کە ئەو پرسیارە چەند خاڵی لەسەر بیتن 3 خاڵی لەسەر بیت پرسیارەکە 3 خاڵی لەسەر بیت بۆ نمونە سەبارەت بە فۆفاتیە دەرناچی یعنی بە 1 پرسیاری دەرناچی ئاگاتان لێ بیتن ئۆکەی